ئەو کاتەی بۆ ئەنجامدانی ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان دانراوە هەفتەیەکی ماوە، بەڵام هێشتا شەقام لەسەر یەک ڕانیە لەبارەی ئەگەری سەرکەوتنی پرۆسەکە و بەدیهاتنی سربەخۆیی ئەم بەشەی کوردستان. ئەوانەی ڕێفراندۆمیان دەوێت دەڵێن لێرەوە ڕێگاکانی بوون بە دەوڵەت پاکەکرێنەوە. ڕیفراندۆم بۆ پێویستە بۆ چارەسەری کێشەی کورد. من پێم نەک ئێستا 10 ساڵەمە پێش 20 ساڵەمە پێش ئەم قەزیە پێویست بوو بکرێ و ئێستا ژەبێ بکرێ وەگەر هەتا ئێسش بە هەر جۆرێک ئەم هێزانی کە تەرحیان کۆ پەشیمانەوە هەرەبێ بە بڕای من ئەمە ڕێگەیەکی دیموکراتیکە بۆ خەڵکی کوردستان کە لەم کێشەیە نەجاتی بێت بۆی کە هاوڵاتی کوردستان لەسەر بنەمای هاوڵاتی لە چوارچێوەیەکی سیاسی جوگرافی ئامینا بژی ترسی دەوڵەتی مرکزی لەسەر نەبێ و پێم وایە کە ڕیفراندۆم بۆ مەسەلەیەکە بۆ یەک پرسیارە وەڵامانەوە بە یەک پرسیارە کوردستان جیابێتەوە یان نە بەڵێ یان نەخێر. هەم شوێنی ئابووری کوردستان گونجاوە بۆی بتوانێت سەر بەخۆ بێ و هەمیش لە ئێستادا لە چەندین وڵاتی دنیا ڕیفراندۆمەکرێ و پێشمان وایە ڕیفراندۆم مافێکە کە دەسەڵاتەکان بە هەمیشەی دەنە خەڵک و خەڵکیش بە ئاسایی دەنگەدەوە ئەمەشەوە ناگەینە حکومەت ئیلزامە بەم بڕیارەوە یان ئیلزام نییە و پێمان وایە حەقیقی خەڵکە. ئەم یەک نەبوونەی ناوماڵی کورد و نایەک ڕیزی لایەنە سیاسیەکان بەشێک لە چاودێران و شەقامی خستووەتە سەر ئەو بڕوایەی کە هێشتا کات بۆ جیابوونەوە و سربەخۆیی نەهاتۆتە پێشەوە. یەکەم هەنگاو بۆ سەرخستنی ئەم پرۆسە یەکەم جار ناوماڵی کورد یەک بخرێتەوە یەک ڕائیجی یەک خاوەن یەک ڕاو و یەک هەڵوێست بین هەموو لایەنە سیاسەکان پێکەوە دەست لە ناو دەست هەنگاو بنێن دوو ئەم بارودۆخەنە استقراری ئێستا هەیە کە دروست کراوە چاک بکرێتەوە بێتە سەر پایە ئەسلەکەی خۆی بۆ ئەوەی تێکڕا هەم بە هاوبەشیەکە بێت لە نێوان گەل و لە نێوان دەسەڵات و لە نێوان موسساتە شەرعیەکانی حکوومەت. جگەل لە دانیشتوانی ئەم هەرێمە چاوی نێودەوڵەتی و هەرێمی و ناوخۆیش لەسەر میلی ئەو کاتژمێرەیە کە هەنگاو بە هەنگاو لە ڕۆژی بڕیار لەسەر لێدراوی ڕێفراندۆم نزیک دەبێتەوە. بەڵام ئەوەی قسەی دڵی خەڵکە ئەم ئارامی و سەقامگیریە بە پارێزراوی بمێنێتەوە. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.